پیشوانیری امریکی سردان عراق دکا جبو دانستاندن لسر پرسن آبوری و اولکاریه. اندامک کرد پارلمان ترکیه جه پارتی HDP جه دنگ امریکا را بحث اگری گرتنا پارتی خود دکات. و آزادی روزنامه‌وان لحریم کردان لسوریه لگورا راپورت چاودریا نفنتوی مافی مروان ده چه آزده؟ دم باش بخير هاتن برنامج كرد كونكشن جي دنجي أمريكا لواشنطن دم جمير حفتي سبدا روجا سي شمي داخل الشمو هيفيا دم خوش جوارادكا دوشمه بريت ماكورك بيجوانيري تايبتي امريكي لروشلاتا نافين لبغداد دانستان دقل سرك وزير العراقي محمد شيع السوداني كرن هر دو برپرسان پیوندین دو آلی و پیوستیا بردوامیا تکوشینا لدیجی تیرو ریگو تو بیش کرن و هر وصا ریکن خورد کرنا پیوندین گشتین هر دو ولاتان ماكورك رایداره یان راویشکاره کش کاسپی جبرشلاتا ناوین و باکوری افریقا پشت راست کرک و امریکا پشت گیریا هیزین عراقی دشار رواندا لدیجی داعش دکاوی پشتوانیا امریکا جبو ریفورمن حکمت دی ساکتور انرژی دجی پشت راست کرن و هر وصا پشتوانیا جرخانه آبوری و شر لدیجی گوهرتنا جینگه جی پشت راست کرنونر امریکی کیف خوشی دیار کرد جبو سردانا دهاتیا وزیر دروی عراق فؤاد حسین جبو واشنطن به مبستا دانستاندنان درباره رکتنا چارچوبی استراتیجیکا دنبرا واشنطن و بغداد. آیا ابی مبستی سردانکی بریت ماکورک با عراق و هریمی کردستان لم کاتدا چی بی و ابی لانشی عکان هاو پیمانی سرک وزیرانی عراق چه هنگاویک بنین لدیجی راگاندنکانی پیش چند روزی که پیش نیازی مانوی هزکانی امریکا لعراق دکات. سنور کریم پیامری دنگی امریکا لسلیمانی لگل مندایم کاتد باش سنور خان ابی سردانی بریت ماکورک بو لم کاتدا بچه مبستیک بتهم بو بغاو و چاوروان دکری به تهولیریش. والله دخيل ام كاتتان باش وروشتان باش طبعا سردانكي بريك مقورك لكاتيكا حوكاتا لقل آلوزيكاني آلوز سياسيكاني نيواني في بارتي او آلوز يعني كلنا خوي بقشي هرمي كردستان هن وقيوز با آلوز سياسيكاني نيوان حكومتي هرمي كردستان وعراقي شوية بفيزانياريكاني إما كبريك مقورك امروك وخوشتان زاننتا لقل هريك لمسعود برزاني سروكي هرمي كردستان وسروكي حكومة هرمي كردستان ودواتري بوا بريار ولدواني وروي امرو دا لقل هريك لباب الطالباني وخبار طالباني كوب بيتوا ديار سردانكي بريك مقورك بقولك دبيتوا كأو آلوز يعني ماويكي زورة لهرمي كردستان لنيواني كتي بارتي دروز بوا وبي وتون ديار أمريكا كان زور نيجران اللي مهلوستوي اليوم نارزاي نيواني كتي بارتي كان وتون اما بوخوي رجع خوش كره بويك ايران سود لعوزه كان نيوان يكتي بارتي وربغري لهمان كدا هر اوج ري خوش كره بويك لقى حكومه عراقي جدال بروي كناكوكي هي الهرمي كردستان نتوان بفاكيجي في هاوبشي كردستانيانا بجاري فرصه سياسي فرصه جرينجاكاني ناو حكومتكي محمد شيع السوداني ببن ويكي كتير لتوركان براي تشاوديران وبفيزانياري كان كباس كراوه بس لما كرسيكاني سر هلدانوي داعش كراوه لناو عراق دا چونك ام آلوزيانا ام ناكو كان نيوان لان سياسي كان العراق دا كده شيء لقناقي داهات دا كومولك مترسي امني بو هرمي كردستان وبو دستوتاكاني ولاتاني الهيجي زاري كردستان بدستان بالي دەمویست سنوور باسی بابەتێکی تر بکەم کە پەیوەندی بە قسەکانی شیع سوودانی بوو بە ڕۆژنامەیەکی ئەمریکی گوتبوو پێش چەند ڕۆژێک کە داوای مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکاتن. ئەمە ناڕازایەکی توندی هاوپایمانە شیعەکانی سوودانی لێکەوتەوە. ئەمە فشاری دوولایەنی ئەمریکا و شیعەکانە بۆ سەر سوودانی؟ دخي لإستاذ من بلاني يقول لنا عراقها هي لبرويك يوسط بدوخي أمني إيران ولا لبرويك لما كان رابردودا أمريكا لرجي بانكي ناوان ديو شاري خصوصا حكومة عراقي وأجدال كردونة وكلا عراق ولا هرمي كردستاني شو بدياري كراوي بريك $100 فروشراوة بإيران وولاتاني دراوسي
ئەمە مەترسی ئەمریکەکانی ناچارتر بۆی کە فشار لەسەر بانکی نێودەوڵەتی یاخود بانکی اتحادی دروستکەن بۆی کە خستنە ڕووی بازار یاخود خستنە بازاری دۆلار کەم بکەنەوە. ئەمە ژوای لە شیعەکان کرد بگەنە ئەو بەتایبەتی و لایەنە شیعانەی کە خۆیان بە نزیکی سیاسەتەکان و ئەجەندای ئێرانەدان لەناو عێراقدا مەلەفی خستنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا جارێکی تر لەناو عێراق زیندوو بکەنەوە. بۆیە لە هەموو لایەکەوە هەم لەلایەن ئەمریکەکانەوە هەم لەلایەن ئێران و شیعەکانی ناو هەرێمی ناو عێراقیشەوە شارێکی زۆری لەسەر محەممەد شیع سوودانی و حکوومەتەکەی دروست کردووە. بۆیە دەرەنجام محەممەد شیع سوودانی پێویستە باڵانسی سیاسی لە عێراقدا بپارێزێ و ئەوە بە جۆرێک لە خیفاوێکی سیاسی و پاراستنی هاوسەنگی سیاسی لە عێراقدا لێک دەدرێتەوە. بۆیە کە یعنی بە ئەمریکەکان بڵێ کە من هاوکاتم واتە ڕازیم بەمانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناو عێراقدا و لە هەمان کادا بۆی کە ململانەکان بۆ شێوە قوڵتر نەبرۆن چکە دەخی بیرمان نەچێت پێ دەچێت لە قۆناغەکانی داهاتوودا یەکێک لەوانەی کە بە سیستانیە ئەفو سەدرە لە ناو عێراقدا کە ناکۆکە لەگەڵ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی پێ دەچێت جارێکی تر شەقام بەهۆی گرانبوونی دۆلار شەقام بجوڵێنێەوە خەڵک بهێنێتەوە سەرجادە لە هەفتەی ئابردووشدا ئەو ئەکشنەمان بینی ئەو باشە ئەو لایەنەی کە دژیمانەوەی هێزەکانی ئەمریکان ئەبێت چه هەنگاوێک دژی سوودانی و سیاستەکانی و ئەو وەزعە بەگشتی چه هەنگاوێک بنین یعنی بە تایبەتیش خۆیان لەگەڵ سوودانی بوونە ئێستا لەگەڵ نین و بە تایبەتیش بێژگە لە بابەتی ئابووری و مەسلەی دۆلار ئەتوانن چی بکەن ئەوان ئەو لایەنە دەتوانن چی بکەن؟ دەخیل لە ڕووی جەماوەریەوە لە بیرمان نەچێ ڕاستە ئەوان ئێستا لە دەرەوەی هاوکێشە سیاسیەکانی عێراقن وەکو حکوومەت و پەرلەمان و ناوەندەکانی بڕیار بەگشتی ئەوان لە دەرەوە بە تایبەتی یەکێکی وەکو سەدر بەڵام لە ڕووی پێگەی جەماوەریەوە خاوەن پێگەیەکی جەماوەری بەقووەتن. هەفتەی ڕابردوو لە جومای ڕابردوودا بینیمان نوێژی بە کۆمەڵ ئەنجامدرا لە ناو خاکی عێراقدا. ئەمە بۆ خۆی یعنی پیشاندانی هێزی جەماوەری سەدر بوو بە محەممەد شیع سوودانی وەکو جۆرێک لە هەڕەشە لێک دەبێتەوە لەسەر حکوومەتەکەی واتە ئەگەر نەچێتە ژێر خواستی شیعەکان نەتوانێت دڵی ئەوانیش لەناو حکوومەتەکەیدا ڕازی بکات پێ دەچێت لە داهاتوودا جارێکی تر لۆت لەسەر حکوومەتەکەی سوودانی دروست بکەن و یعنی دوور نییە ئەگەر جارێکی تر حکوومەت بەرەو لێکرازان و لێکەڵۆشانەوە بڕوارە عێراقدا شەقامی عێراقی جارێکی تر ڕوبەڕۆی پێکدادان و ئاڵۆزی و خۆپشاندان و ئەوانە ببێتەوە. سنوور کەریم پەیامەری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵمان بوو. زۆر سوپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوێنێ بورجی ئێڤڵ لە پاریس بە دروشمی پشتیوانی لە خۆپێشاندەرانی ئێران و خەباتی ژنانی ئێران بۆ مافی زیاتر ڕۆناک بوو. دوای 4 مانگی خۆپێشاندان بەهۆی مردنی ژینە ئەمینی لە زیندانی پۆلیسی ئاکا لە تاران تاوەری ناوداری پایتەختی فەرەنسا دروشمەکانی ژیان ئازادی و ڕاگررتنی لە سێدەرەدان لە ئێران نمایش کرا. هەفتەی ڕابردوو فەرەنسا وەک وەڵامی لە سێدەرەدانی هاوڵاتیی بریتانی بە ئەسڵ ئێرانی کە تۆمەتبار بوو بە سیخوڕیکردن دیپلۆماتکاری باڵای ئێران بانکهێشی کرد. ئێران بەردەوامە لە ڕاگررتنی هاوڵاتیانی فەرەنسی کە پاریس دەست بەسەر و گرتنی ئارەزومەندانە ناوی دەباتن. و کاربەدەستانی بریتانیش بەڵێنی وەڵامی توندیان داوە وەک تۆڵە بۆ لە سێدەرەدانی عەلی ڕزا ئەکبەری بە تاوانی سیخوڕی بۆ دەستگای هەواڵگێری بریتانی. ئایا کەی هەڕەشەی دژی ئێران دەبن بە هەنگاوێکی پراکتیک دەکتەر ڕێبوار فەتەح لێکۆلەر و چاودێر و شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن باشترین کەسەکە وەڵامی پرسیارەکانمان بداتن. دکتۆر ڕێبوار ئەم کاتت باش. یعنی خۆمان بینیمان کە لە ڕۆژی شەمەوە بریتانیاوە لە سەرزاری کاربەدەستان سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەش دەڵێن کە وەڵامێکی توندیان دەبێ بەرامبەر ئێران بەهۆی کوشتنی ئەو هاوڵاتیە. ئەبێ ئەم هەڕەشانە کەی ببنە هەنگاوی پراکتیک؟ هەتا ئێستا بەڕاستی تەنها هەڕەشەیە هەڕەشەی زۆر توندە کە ڕەنگە پێشتر من لە
لە سێدارەدانی فەرزاد بازۆف کە لە عێراق ئەعدام کرا بیست بێتم. ئەمە گومانم نییە ئێستا لە پشتی پەردەوە پەیوەندی زۆرە لەگەڵ هاوپەیمانانی بەریتانیا بە تایبەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپا. ئایا چ جۆرە هەنگاوێک دەنێن لە بەرامبەر لە سێدارەدانی ئەکبەریدا دیار نییە، بەڵام کۆمەڵێک بژاردە هەیە لەوانە ئەتوانین بڵین ئابلوقەیەکی زیاترە خەنە سەر ئێران، لەوانە ئەتوانین بڵین پرۆگرامێک دانێن بۆ پشتگیریکردنی پرۆتێستی ئێران، ئەتوانین بڵین هەندێک لەو بەرپرسایە باڵانەی ئێران کە بەرپرسن لە بڕیاری لە سێدارەدانی ئەکبەری فشاریان بخێتە سەر بۆ نمونە نەهێڵن سەفەر بکەن، دەرامەتیان بڵین ببەسترێت لە ئەوروپا. یعنی هەنگاو زۆرە. حاڵی حاضر بەڕاستی هیچ دیار نییە، هەڕەشەیە بەس هەڕەشەی زۆر زۆر تونگە. بەڵام یەک داواکاریەکی گشتی هەیە، وەکوبری لە چەند لایەنێکی ئەوروپی، چەند وڵاتانی ئەوروپی یەک داواکاری ئەویان هەیە کە باس لەوە دەکەن ناوی سوپای پاسداران بێخنە لە سیتیرۆرەوە. ئەمە بە چ قۆناغێک گەیشت؟ یعنی هەندێکیان بە ئەوە دەن ئایا بوو بە وەکوبری بڕیارێکی فەرمی لە وڵاتانەوە؟ هێشتا نەخێر من جۆم لێ نەبوو بێ بە فەرمانێکی بێ بە فەرمان، بەڵام دیارەوە هەنگاوێکی زۆر تون دەست، چونکە سوپای پاسداران تەنیا سوپا نییە، تەنیا هێزی ئاسایش نییە، بەڵکو هێزێکی ئابووری زۆر گەورەیە لە ئێراندا. هەروەها ئەتوانم بڵێم هێزێکی ئەوەی کە پێڵێن عەقایدیە، هێزێکە کە داپۆشیکاری ڕژێمی ئیسلامی ئێرانە. ئەگەر ئەو هەنگاوە بنێن، ئەوە ڕەنگە کاریگەرترین هەنگاوە بێت لەسەر ئێران. جاو هەنگاوە چۆنە؟ ئایا سەرکردەی سوپای پاسداران ئابڕۆقی ئەخرێتە سەر سەفەر نەکەن بۆ دەرەوە؟ ئایا دەرامەتیان لە ئەوروپا ئەبەسترێ؟ بۆ نمونە حسابی بانکیان داخرێ؟ لەو بڕوایان ئێستا لە پشتی پەردەوە گفتوگۆی زۆر چڕ هەیە لەبارەیەوە. دکتۆر ڕێبوار، باسی ئەو عەلیڕەزا ئەکبەری لە ناو بریتانیا چی دەگرێت؟ ڕاستە هاوکاری لەگەڵ بریتانیەکان کردو و لەگەڵ دەستگای هەواڵگیری کردووە، یانیش هەرتەنها تۆمەتێکە ئێران وەکو هەموو جارێک دەیەوێت تۆمەتی وا وەکوڵی بەو تۆمەتە خەڵک سزا بداتن؟ یعنی زۆر زەحمەتە ئێمە بزانین ئایا بڵین هەواڵگر بۆ یانە، بەڵام ئەگەر سەیری تۆماری ئێران پێیەوە پێش، هەروەها سەیری کاتی لە سێدارەدانی ئەکبەری بکەیت لەگەڵ ڕوانین لە سیستمی دادوەری لە ئێراندا، بە تایبەتی ئەو بەندەی کە پێی لە سێدارە دراوە مفسدون فی الأرض، بەڕاستی ئێران هیچ بڕوایەکی پێ ناکرێت و هیچ خۆی زەڵەکرێت دەوڵەتی نییە. لەوەدا دیارە پرۆتێستەکانی ناو ئێران پەیوەندیان پێ بە لەسەر ئەمە 2 ساڵیشە لە زینداندا بووە لە ئێران. دکتۆر دەمیز باسیەکی تر بکەین، ئەویش لە هەواڵەکانە دوێنێ باستەوە دەکرا کە هاوڵاتێکی ئەمریکی باوکیش زیندانی کرا، بەڵام باوکی ئازاد کراوە بەهۆی تەندروستیەوە، بەڵام کوڕەکەی کە ئێستا لە زیندانەدا دیسان ئەوە بە ئەسڵ ئێرانیە دەستی کردووە بە مانگرتن. یعنی پرسیارەکە لەوەدایە ئێران قەت جێ لە فشاری نێونەتەوەی نادا بەو فشارانە، جێ نادا بەو فشارانە. هێزی ئێران لە چیدایە لەو ڕۆوە؟ یعنی ئێران بەڕاستی گوێ بە هیچ ڕێزێکی با بڵم هیچ ڕێزێکی نییە بۆ قانون و نەریت و سیستمی نێودەوڵەتی. زۆرتر ئەوە دەکا کە خۆی دەیەوێ مەگەر بۆی نەکرێت. یعنی ئێران تۆمارێکی زۆر ناشرینی هەیە لە کوشتنی قاسملەوە بۆ زۆر سەرکردەی ئێرانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوە، بەڵام کە ئەو هاوڵاتیە بڵین ئێرانیا مەلیشیە ئێسامانی گرتووە، دیارە دەیەوێت بڵین ستیتمنتێکە بڵیت
بەشێکە لە ناڕەزایی هاوسۆزیە لەگەڵ لە سێدارەدانی ئەکبەری و هەروەها ڕەنگە هاوسۆزیش بێت لەگەڵ پرۆتێستی ناو ئێران خۆیدا بە کوردەکەی ینی ئاگرەکە خۆشەکات کە دیارە هاوکاری ئێران نابێت لەم کاتا ئێران بەڕاستی لەژێر فشارێکی زۆر گەورایە و ینی گرفتێکی زۆر گەورەی هەم ناسنامە هەم شەرعەتی هەیە. دکتۆر ڕێبوار بینیت ڤیدیۆەکە پێش ئەوەی دەست بە وتێژەکەمان بکەین نازانم ڕەنگە لە کەناڵەکانی دیکەش بینی بێکە بورجی ئیڤلی پاریس نمایشێکی زۆر ئەوەیان کردووە دوێنێ شەو ئەویش دروشمی ژیان ئازادی و ڕاگررتنی لە سێدرادان لە ئێران نمایش کرا. ئەگەر ئەوەت بینی بێ هەست بە چی کرد؟ ینی ئەمە بیانی بە بۆ چوونی من هەرەوە نییە من ئەو پرۆتێستانش کە لە لەندەن دیومە پرۆتێستی ئێرانی کە هەمووی تێکەڵاوە ینی سروشتێکی زۆر جیاوازی هەیە لە هەموو ئەو پرۆتێستانەی کە من لە 40 ساڵی پێشودا لێرە دیومە. ینی ئەم پرۆتێستانە ئەگەر بۆ جۆرە بڕوات ئەبێ بە سەکۆیەکی یەکگرتن لە نێوگەلان و نەتەوەکانی ئێراندا بۆ پێکهێنانی پلاتفۆرمێک بۆ نمونە ئەمە یەکەم جارە من بیبینم بەلوچی و کورد و تارانی و ئازەری و ئەحوازی عەرەب پێکەوە هەر هەمویان بە دروشمی خۆیانەوە دەست بگرن دژی ئێران. ئەوەی پاریسیش هەمان شتە ینی پرۆتێستی دەرەوەی ئێران خۆڕەنگە پەیوەندی بە لە سێدارەدانی ئەکبەریشەوە هەبێت وەکو بڵیت سزای ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا بدات. ینی ئەو پرۆتێستانە بۆ بە شتێکی زۆرتون بە بۆچوونی من ئێرانیان زۆر سەغڵەت کرد. باشە دکتۆر میدیاکانی بریتانیا ناوەندی فکری لە بریتانیا خەڵکی گشتی جەماوەر تا چەندێک فشار لەسەر حکوومەت دادنێن بۆ ئەوەی کردەوەیەک دژی ئێران بکاتن؟ ینی فشار بەردەوامە خۆ ڕەنگە پرۆتێستی سەرشەقامی ڕەوەندی ئێران و خەڵکی دیکەش کە پشتگیریانی دەکات بوو بێت بە جۆرێک لە فشار لەسەر دەسەڵاتی بەریتانیا و دەسەڵاتی ئەوروپاش. هەروەها ئەمە بەڕاستی ڕەنگە یەکەم جار بێت بەو جۆرە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێراندا بەلێشاو بێتە دەرەوە و وەکو بڵیت ئەو تەموو مژاوی نەهێژ لەوەدا کە ئێران چی دەکات. خۆ ڕەنگە پێشتر هاوڵاتێکی ساکاری بەریتانی نەیزانی بێت ئێران چکارێ ئێران چ دەکا، بەڵام ئێستا بۆی دەرەکەوێت کە پۆلیسی مۆراڵ هەیە، بۆی دەرەکەوێت سوپای پاسداران هەیە، بۆی دەرەکەوێت کە ئێران هیچ ڕێزێکی نییە بۆ مرۆڤ و بۆ جێندەر و بۆ ژن و بۆ قانونی نێودەوڵەتی. ئەمانە هەموو پێکەوە فشارێک دروست دەکەن کە دەسەڵاتی بەریتانی بێ یا ئەوروپی بێ یا ئەمەریشی نەبێ ئەمەریشی بێ هیچ چارێکیان نییە تەنیاوە نەبێت بەرچاوی بگرن. دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆلەر و شارەزا و چاودێری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن لەگەڵ دەنگی ئەمریکا بوو. زۆر سوپاس دکتۆر. سوپاس بۆ ئێوەش. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. بەری چەند ڕۆژان بریز هوشیار ئۆسۆی ئەندامێ پەرلەمانی تورکیا ji Partiya Demokrata Gelan HDP nûnerê Amedê mêvanê dengê Amerîka bû û hevkar Ozlem Yasaka Feyvînek pêra saz kirbû. Li destpêkê ew jê pirsî ka hewlên girtina partiya wî gihane Kûderî ku ji sala 2021 were ew hewl her hene bitawana tîkeliyên wan bi partiya bi PKK ra û eger HDP were girtin wê çi çêbe?
براستی اف پرزگریکا کا پرگرنگه دبه کو هدپج آلی دادگاه بنگهین و ورگرتن مخابن لسر دادگاه قانون بنگهین گواش کا زیده هیا و پرانیا اندام و دادگاه جالی حکومت و هاتی ندست نشان کرن لترکیا دادوریه کا عجیب هیا جبر ویه که هرچند بریار جالی دادگاه و وردان ده هری داویه دا بریاره کا سیاسیه یا از دخوازم بیجم کو اگر حکومت گرتنا هدپ نخوازه دادگاه بنگهین و بریار کاوها نده. اف هاول بري هالبجاتنين قشتينا لتركيا وقالك سازي وشارزاين سياسة دي بيجن كو جهاد بيرا اف وي ببا اصلا قالك مظن كو تايبت دبروكي دجي سروك اردوغان دا اري اف صدمن كو دا خواس كرنا قرتنا بارتيا وان نها گرمه هر سال 2015 ورده ام دبن گواشکا پر مزنداینه هف سروکن ما و پرلمانتاری ما گرتینه هر وها به صدان شاردارین ما و به هزاران کسندی وکو ریوبرین هدف دگرتی گهادانه وکو اف همو تیرانا که بری هل بجارتنا سروک اردوگان دخوازه هدف به تواهی بگره جبر کو بوان گرتنان و دست سرکرنان و زخت و زوره هدف نراوستا کو ببتا پارتیا کا سرکه یا گهارتنا لستکه اري هدبي تشي بلان جبو بجداريه ده هالبجارتن عند هيا مع قي وانا نامزتك جبو سلوكاتي جي هيا از دوباره بکم هر جبری سال و نیوکی ام لبندین هف پیمانی ملت یا اپوزیسیون پیشنیاز مل برچاو بگره و بو نمزته که هفش دانستاندنان بکه لی ام گهشتی نوی باوریه جبرکو وکو پارتیه که سیاسی لترکیه بپرانی تینه گنه بار کرن و دبه ام بینه گرتن جبرویه که اپوزیسیون جی بسنور داری کاری دگل مدکه به پی ریدان حکومته دیاره پیواجوها و گراندنا پیوندین انکری و شامی بناوریا روسیا پیش داده چه برسفه هدفی جهولک دوی آراسته ده چیه؟ حکومت ترکیه پیواجوها نورمالایز کردن پریوه دبه کو ترکیه هاو دده تکلیان خود دگل مصر و اسرائیل و امارات و سعودیه و نها دگل سوریا نورمال بکه ام هیوی دکین هزرا نورمال کرنا تکلیان دگل کردان دهندر و دروه بکه لی واهی دوی دمکه ام لبنده بمینین نورمال کرنا تکلیان دگل سوریا بوجه نیگرانیان جبرکو واشنطن و لندن و ولاتین دی پیشگیری ترکیه دوی واریدا ناکن اف باشک جه هف بیوینا هف کارما اوزلم یا ساقبو دگل هوشیار اوسوی اندام پارلمان ترکیه نوینری آمده جه پارتیا دموکراتا گلان هدف درجاهی هف بیوینی لسر مال پرو میدیا جواکیا بشی کلیه دنگ امریکا وندکارن ببینن امرو بکن سوریا او حول بری هالبجارتنان تین کو گلک سازین سیاست بداخوازه لیبرونی راپورتك هاي جسوريا سبارد ما في روجنامه و رخصتيالي خوشبونا نفنتوي هيومن رايت ووتش دي رابورت اخويا سالنا دي بيجاكو هسدي دي سالا 2022 عند 16 چالاگوانو خبرکار میدیا گرتنا سازین تکلیدارن روجنامه وانان لباکور روشلات سوريا دي بيجن كو او لقال ريفابريا خسر وهيزن او لكاريا وهريمي ما في روجنامه وانان دي شوبينن روجنامه وانجی دی بیجن ناکوکین سیاسی دنبرا آلین سیاسین کردان دال سوریه باندوری دیکن سر روشا روجنامه وانی بگشتی پاندنی دنگ امریکا زانا عمر جقامشلو افراپورت گهاندیا روژا دشمیر خستنا ناف دولتی هیومن رایتس ووچ راپورا سالانه یا چاودیریا مافی مروان لسران سری جیهانی بلاف کر. در راپورا جیهانی یا سال 2022 ده او د بشه تایبت یه باکور و رجلات سوریه ده هیومن رایتس ووچ دبیجه. د داویات تیر ماه 2022 ده د نافبرا آلوزین ترکیه را قصده هری کم 16 چالکوان و خبرکارن مدیای گرتن لگوری تورا سوریا مافی مروان به بهانه یا سیخوریه هاتنه گرتن سازین تکلداری روزنامه‌گری لباکور و رجلات سوریه دبیجنگو او لگل ریوبریا خسر و هیزن اولکاری مافی روزنامه‌وانان دشوپینن انداما کمیته ریوبر یا یکیتیا راگهاندنا آزاد لباکور و رجلات سوریه جان غمگین دبیجن
دبیجگو پرانیا کسینگو هاتنه گرتن نروجنموانن او کارمندن ریوبریا خوسرن و جبر پرسن نافخویی ین ریوبریا خوسر هاتنه گرتن هن کارمندن گردای سازین ریوبریا خوسر هبون که اوجی جبر کو سوچ کرنه جبر دوزن جدا انکو تو تکلی اوان به خبات چاپمانی رتنیا لعالیه کیدن روجنموان دبیجنگو ناکوکیین سیاسی نافبرا آلیین سیاسی کردین سوریه باندوره لسر روشا روجنمگریه دیکه هنجاران جی جبر ناکوکیین سیاسیین دنابرا انا کسی و ریوبریا خوسر ده گرتنا چالکوان یان جی خباتکاری مدیای چیدبن لی او جی جبو دمک کیمه هجایا گوتنیا گود سالا 2022 ده سی روجنموان لباکور و روجلات سوریه جیانا خوش دستدان یک جبر ایریشن ترکیه یندن لسر دست شانه داعشه هر سال ریخستنا هیومن رایتس ووچ راپورک جیهانی بلاو دیکه تیده روشا مافی مروان لنیزی صد ولات جیهانه پارودک لباکور و روجلات سوریه تویگو روشا روجنمگریه دا آستک باشتر ده برانبری روشا سوریه لی شوپینر باور دکینگو جبر گف و ایریشن ترکیه هم جی جبر شری لدیجی داعشه اف گفن سرکنه لسر جیانا روجنموانان لباکور و رجلات سوریه لالیه کی دن ناکوکین سیاسی نافخواه ی کردین سوریه دبن سدمن آستنکرنا کاری روجنمگریه زانا عمر دنگ امریکا قامشلو نهاجي زانا عمر جي قامشلو راستو خب مرة زانا دم باشر من تخاص بزانين يعني اف آگاهين در رابورتا هيومن رايت ووش ده هاتين هالبت رابورتا ويا سالانه كو اف سالة بلاوه كريه بحثي سالة 2022 ديكا راستيا وين روشا لديجي روجنموان يعني وين بيشيلين لديجي روجنموانان لورتي كرن يعني بتريا كيمتريا تشد بيجي بله دم باش داخل جخوا د سرید او روش خرابترش روشا گو د راپورا هیومن رایت ووچ دهاتیه دیار کرن د سال 2022 د راپور جی دهاتا گوتن سی روجنموان جبر یک ایریشن ترکیه یک سر هاتا ارمانج کرن ل دورا دیریک جیانا خوش دست روجنموانه کی لالی کی دن د شر لدیجی شانه داعش د ایریشا گرتیگاه صناعه د روجنموانه کی روی دری جیانا خوب سگوانه کی به دربه کی سگوانه کی داعش جیانا خوش دست لدیرا زوریجی کارمنده که اوفیسا راگاندنه ل انجمنا سیویل یا دیرا زوری جبر شانه داعش هاتا ارمانج کرن جیانا خوش دست وکی دن د وک د نیوه سال 2022 ده جبر گرتنه که برفره رقای هن کس دیویژن او کسی هاتنه گرتن روجنموانن برسامه جبو یکیتیا راگهادنه آزاد او کسی لرقای هاتنه گرتن بتایبتی گلو او روجنموانن روشا وان چیه وان برسف دا دیویژن او لگوری ریوبریا خوستر کارمندن دستگهن ریوبریا خوسترن جبر سدمن جدا هاتنه گرتن نجبرگو کاری روجنمگریه دیکن لی یا حری گو د بال نهاتی سر کشاندن ده هندری راپورا هیومن رایت ووچ ده ناکوکین سیاسی نافخوی کردی سوریه دبن سدما آستن کرنه بله یعنی اویا د باندوره که پرنه یعنی لستر کاری روجنمگری باشا پیشیلین لدیجی روجنموانا و تندیا لدیجی روجنموانا جالی کاربدستی روی هریمی و هبون یانا ل 2022 هاتن تو مارکرین یانا جخوا لگوری شوپاندنه هنک دستگاه دنجی وی روشید شوپینن 16 بویر چه بونه پرانی اوان بویران گریدایی بویرین آستنکرنا کشاندنا دمین بویرین تقینا و ایریشانده درخنین ل حسده ولا هیزن او لکاریا هندرین تکرینگو یک جل د ایریشا گرتیگاه صناعه روجنمواناتن آستنکرین بو نگهجن دایرک دورین بویری راست و هیزن سوله دموکراتیک جیویار برسویده ده بیجاگو جبر مثلا او لکاری نکاریبون روجنموانا بهتر نزیک بکن دادن دماغو تقینه کرود ده روجنموان تن آستنکرین زیدن نکارن بکیجن جی بویری راست لی جبر ناکوکی سیاسی هن کانالین بسر انا کسیده بله چه بیجن او کانال چه بیجن هن کانالین بسر انجمن اجتماعی کردی گوش هریما کردستان عراقی تینا وشاندن
ئەوانە دەستوری خۆ لەگەڵ ڕێڤەبەریا خۆسەر نەگرتنە و کارمەندێن وان ئان و چەگەهانێ وان لەوێ دەوێرێت تێنەگرتن ji ber got ew destûra kar negirtine. Şopîner dibêjin eveya ji ber got li Herêma Kurdistana Iraqê televîzyona bi ser rêveberiya xweser de wek ronahî nayê destûr nayê dayîn girwir kar bike li vir jî gavekî bi wî rengî didin çi televîzyonekî nêzîkî ene kesî qedexe dikin li vê derê. Baş zana cudahiya di nivbera rewşa azadiyan li Herêmên Kurdan û li Sûriya bigiştî çawa ye? Jixwe Sûrî hatiye dabeşkirin di navbera sê deverên li gorî destelatdar û hêzên kontrolê. Rêveberiya xweser deverên Rûbakur Rojhilatê Sûriyê bi rêve dibe kontrol dike li wê derê pinpêkirinên ango astenkirina rewşa rojnamegeriyê de astekî pir nizm de ye beramberî deverên jê kontrola grupên çekdariyên bi ser Tirkiye deverên goşalê Tirkiye de li wir revandin heyî kuştin heyî zindankirina bê serûber heyî li çwarên rejima Sûriyê jî ev wek nedûrî deverên jêr kontrola Tirkiye de ne li wê derê binpêkirin û binçavkirin bê serûber û bê dadgeh pir û heger em beramber bikin binpêkirinên gol devera rêveberiya xweser çêdirin bêtirî xwe li ser do astaniyek asêkirina gînandina agahiyane adin di milê xwe zagûnî di got zemîna zagûnî ya go jiyana rojnamegerî rêveberiya xweser li deverê rêveberiya xweser birêve bibe birêk û pêk hîn nehatiye çespandin. Belê zana Ömer Peyamberî dengê Amerîka li Qamiş li rastoxwe bi me re bû gelkî spas. لا کاتێک دا ئەمریکا ئەم هەفتە بیرەوەری و ڕێزگرتن لە ڕابەری مافەمەدەنیەکان مارتن لوتەر کینگ دەکەن سەرۆک جۆ بایدن ڕوبەڕوو لێکۆڵینەوە دەبتەوە بۆ ئەوەی بزانرێتن ئایا بە شێوەیەکی ناقانونی مامەڵەی لەگەڵ بەڵگەنامەی نهێنیەکانی کردووە یان نا. هەردوو پارتی سەرێکە کۆماری و دیموکراتەکان هاوڕان لەسەر ئەوەی کە لێکۆڵینەوە بەردەوام بکرێت لەسەر ئەو بابەتە پێویستە. سەردانێکی ئاست بەرزی بۆ ئەتلانتا بۆ گێڕانی بۆنەی کەلەپوری مارتن لوتەر کینگ جونیەر سەنگی لەسەر ڕاگەیاندێکی نوێ لا نەدا بۆ لێکۆڵینەوە لەلایەن ڕاوێژکارێکی تایبەت سەبارەت بە چۆنیەتی سەر و سەوداکردنی سەرۆک بایدن لەگەڵ بەڵگەنامە نهێنیەکاندا. 6 پەڕە لە بەڵگەنامەی نهێنی بەم دواییانە لە کتێبخانەیەکی تایبەتی سەرۆک بایدن دۆزرانەوە. هەروەها چەندانی دیکەش لە نێو ماڵەکەیدا لە وەلمنگتن لە شتانی دێڵەوەر و هەروەها لە سنتەری پێن بایدن لە واشنگتن. ڕەوشەکە بەراورد کراوە بە دۆزینەوەی پتر لە 300 بەڵگەنامە کە هەندێکیان نیشانەی ئەو پەڕی نهێنیان لەسەر بوو لە نێوماڵی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشوو لە مارالاگۆ لە فلۆریدا دۆزرانەوە. ڕاوێژکاری دیاری کراوە کە لێکۆڵینەوە لەو بابەتە بکات. هاوکاتی ئەوەی ئادەم شیف نوێنەری دیموکرات ئاماژەی بە جیاوازی سەرەکی لەگەڵ کەیسەکەی ترامپدا کرد. هاوکات ئادەم شیف بە بەرنامەی This Week کەناڵی ABC گوت کە لێکۆڵینەوە لە بایدن گونجاوە. من دەمەوێت بزانم کە ئایا ئەو بەڵگەنامانە چی بوون؟ ئایا ئاشکراکردنیان هیچ مەترسیان هەبووە و ئایا زیانەکانی ئاشکراکردنیان چی دەبن؟ کۆشکی سپی دەڵێت ئەو هاوکاری لەگەڵ لێکۆڵەوەواندا دەکات ئەوانەی هەوڵ دەدەن تێبگەن کە ئەگەر هیچ مەبەستێکی شکاندنی یاسا هەبوو بێت یان تەنها مەسەلەکە کەم تەرخەمی بووە. هەروەها لە کەناڵی ABC سەنەتۆری کۆماری دۆن بیکن تشکی خستە سەر شیانی مەترسیەکان لەسەر هەر کەسێک بە بێگوێدان بەوەی کە سەر بە چ پارتێکە بەهۆی خراپی مامەڵەکردنی لەگەڵ زانیاریە هەستیارەکان. هەبوونی زانیاری نهێنی لە نێو گەراجەکەتدا یان لە شوێنی حەوانەوەدا یان لە ناوچەیەکە هاوڵاتیانی چینی دەستیان پێدا ڕابگات ئەوە کارێکی هەڵەیە و نابێت ئێمە تەنها پەنجەی تاوان بۆ لایەنەکەی دیکە درێژ بکەین. ئەوە زیاتر دەبێتە تاوانێک لەوەی پێشێلکردنی ئاسایش بێت ئەگەر سەرۆک بایدن بە مەبەست ئەو بەڵگەنامە نهێنیانی بە بێ ڕێگەپێدان لا بردبێت و هەڵی گرتبن. لە بەرنامەی میت دە پرس لە کەناڵی NBC ڕۆد ڕۆسینستاین جێگیری پێشووی وەزارەتی دادی ئەمریکا ڕوونی کردەوە کە ئایا دەبێت چاوەڕوانی چی لەم پرۆسە یاساییە بکرێت. دەبێت ڕاوێژکارە تایبەتەکە ڕاستیەکان و یاساکە هەڵبسەنگێنێت و سەرنج بداتە سەر سیاسەتەکانی وەزارەتی داد و ڕاستپاردەیەک بۆ وەزیری داد بکات سەبارەت بۆەوەی کە ئایا ڕێگە بە لێپێچینەوەی یاسایی دەدرێت یاخود نا.
سەنەتۆری دیموکرات ڕافایل وارنۆک ئەوەی لە پشووی هەفتەی ڕابردوودا شان بەشانی سەرۆک جۆ بایدن لە جۆرجیا ڕاوەستا بوو بە کەناڵی ABC گوت کە لە یەک شت دڵنیایە. هیچ کەس لە سەروی یاساوە نییە. من خۆشحاڵم بەوەی کە دەبینم وەزارەتی داد وا کاری خۆی ئەنجام دەدات و دەوێت ئەو کارە بەڕێوە بچێت. لای خۆیەوە لە ئەنجومەنی نوێنەران کۆمیتەی سەرپەرشتیکردن و لێپێچینەوە ئەوەی لەلایەن کۆماریەکانەوە بەڕێوە دەبرێت دەیەوێت کۆشکی سپی لیستی ناوی میوانان بۆ نیشتنگەی سەرۆک بایدن پێشکەش بکات، هەروەها بەڵگەنامەکان و پەیوەندیکردنەکانی پەیوەستن بەو شوێنانەی پشکنینیان تێدا کرابوو. بۆ ڤێرۆنیکا بالدێرس ئەگلیسیاس سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. جڤینا ساڵانەیە فۆرما ئابووریە جیهانی دوشەمێ لە داڤۆس سویسرایە دەست پێ کرد. ژێر دریشمی هەفکاری دی جیهانێک دابەشبوویدا یان پارچەبوویدا جڤین دێ لەسەر مژارین وەکە کێشەیەن جۆگرافیا ئابووری، گەشە پێدانە ئابووری، لاواز و کریزا ژینگەهێ بە جڤینا یەکەم پشتی 2 ساڵان دێگریگیە دەینە سەر پێش مژاران کریزا ئەنەرجیە و خواردنی هەڵاوسانە بلندە ئابووری وەرارە لەسەرخوا و دەینێن دراویین بلند بەریکانیا پێشەسازیە دابڕینە جڤاکان و خەتەرین جیۆپۆلیتیک جڤین دێ هەتا بیستی vێمەهێژی هەر بەردەوام بە. ڤڵەدیمیر زەلەنسکی سەرۆکی ئوکراینیا لە کۆتایی ساڵی ڕابردوودا یاسایەکی مشتومڕاوی واژۆ کرد کە چاودێری حکوومەت لەسەر میدیاکانی ئوکراینە فراوانتر دەکاتن. یاسا نوێەکە بووە بە ئەمانجی ڕەخنەگران کە بە سانسۆر ناوی دەبن. Hema berî sersala nû, Serokê Ukraynayê Volodymyr Zelensky bernivîseka qanûnê îmza kir ku hêza hikûmetê berfireh dike bû rêkopêkkirina gelek dezgehên medyayê yên wî welatî ku televîzyon û înternet jî di nav dane. Lê hinek rexnegir wê yekê wek hewildana sansûrê dibînin. ئەم باوەڕ دەکەن و پێشنامە قانون هەوڵدانەکە و کۆنترۆلەکە هێشتا هەشکتر یا حکوومەتێ لەسەر هەرەکینە ئازاد یا ئاگەهداریە ساز بکە. Yek ji bendên qanûnê hêzî dide Konseya Weşanê ya Ukraynayê ku destûrê bide kompaniyên medyayê ka wî welatî weşanê bikin an jî wan red bike. Em bawer nakin ku çarçoweya ku ji aliyê vê qanûnê ve hatî pêşniyarkirin ew e ku çavdêrek neteweyî ya bitevahî serbixwe ye. Ricardo Godres bi berdewamî nîgeraniya xwe diyar kir li ser berfirehkirina qanûnê ya şiyanên Konseya Weşanê ji bo sepandina qedexe û cezayên peran heta girtina dezgehên weşanê bê vekhûlina dadverî ya serbixwe. Di nav aliyên serekeyên ku ji bo qanûnên medyayê bingehînin serxwebûna siyasiya çavdêriya medya neteweyî ye. Em dixwazin ku di vê rewşê de çavdêr serbixwe be. Lê karbidestên hikûmetê berevaniya qanûna nû kirin û gotin ku heta niha dezgehên ragihandinê her tiştê ku ew dixwazin weşandine. Di nav wan de propagandaya alîgiriya Rûsyayê jî. Çavdêrê Ukraynayê di piraniya hebûna xwe de bi tevahî bêhêz bûye. Hûn dikarin wê li ser mînaka kanalên televîzyonê yên alîgirên Rûsyayê bibînin ku tu kesî nikarîbû tiştekî li ser wan bike. Hêza çavdêriyê pir kêm bû. Berfirehkirina hêza çavdêriyê gelek pêwîst e ji bo gerantîkirina serxwebûnê. Natalya Ligachova, seroka Detector Media, qebûl dike ku konsey belkî alîgirê serokatiyê be. Lê di heman demê de dibêje ku di qanûna nû de hinek çaksaziyên pêwîst jî hene. جۆرەیە هەرێ داوی یا قانونێ بە ئاوایەکی بربچاف نەرم بووە. بەرێ هەر بلوگەرێک و تشتێک لەسەر ئینتەرنێتێ دوەشاند، ئانژی کەناڵێک یوتوبێ، ئانژی فەیسبووکێ، ئینستاگرام یان تیکتاک هەبا، دەکاربوو بکەوە بن ڕێنمایên nû. Ev hate guhertin û ev e giring e. Karbidestên hikûmetê dibêjin qanûna çaksaziya medyayê tenê çend jî yek qanûnanek ku Ukraynayê vê dawiyê pejrandiye. û ew hemû beşek ji hewildanane ku bibe mafdar ji bo endamtiya Yekîtiya Ewropayê. Raporta Oleksii Kolenko, Cetozel, Dengê Amerîka.
ونزيكي صد سربازين أوكراني جاشتنا فروتسل لولاية أوكلاهوما يا أمريكي داكو دست بپروردي لسر سيستما برفانيا موشكان يا باترويت بكن اف بنغافا كيف نزيكي بدس خستنا باراستنا ديجي إيريشن موشكن روسي دكان افچند بهن اوکراینیا داخوازا وی سیستمی یه برافانیا موشکان یا پاتروت ین جه ارد و جه اسمان جه امریکا دکه هتاکو بکاربا برافانی جه ایریشن بالافر موشکن جگمیان و موشکن بالستیکن روسی بکه دسردان خوایا داوی دا لکانونا دوما پار جبو امریکا سروکی اوکراینی ولادیمیر زلنسکی گوت کو سیستم دی پیشکتنا گرینگ بکا ده خورد کرنا برافانیا کیف دا لدیجی ایریشن روسیا و دقال کو نائزانی شردی کنگی لأوکرانیا بداوی ورا رخستیا کو خبخش لروش آوای اوکرانیا بناوی لویف نایتس جه سال 2014 ورا کار دکه جبو آلیکاریه بدا نوجن کرنا آواهین دیروکی ین کون و ین کو راستی زیانی بونا جبر کارین چکداری بڕێک دار و ئاگرێکی خۆش و منجەڵی گەورەی ئاو بەواتای دروستکردنی سەقفێکی نوێ دێت ئەم جارە بۆ کڵێسایەکی نوێی ئۆکرانیا پارچە تەختە تەنکەکان لەگەڵ تێکەڵەکەدا دەکڵێندێت بۆ ئەوەی ببنە دژە ئاو ئەمەش دەبنە پێکاتەی سەقفەکە. جارێکیان باپیرم فێری کردم کە بەهای هەر خشتێکی سەربان بە هێندی بەهاینانێکە ئێدی 22,000 خشمان بۆ سەربانی کڵێساکە هەیە. سەرڕای جەنگەکە هەموو مانجێک کارداران دەروون ناسان و ڕۆژنامەوانان و خوێندکاران و مامۆستایان و تەلارسازان و پیشەی دی لە ناوچەکانی دەرەوەی شاری لڤیڤ کۆ دەبنەوە بۆ ڕزگارکردنی ئەم کڵێسایە کە لە تەختە دروست کراوە. لە ساڵی 2013دا ئەندری ساریۆک لەگەڵ هاوڕێکانیدا هەوڵی ڕزگارکردنی کڵێساکە دەدەن. حەزم لە سەرکەوتنە بەسەر زەنگۆڵەی کڵێساکەدا و ڕوانین لە دیمەنەکان. دوای چەند ڕۆژێک لە تەواوبوونی کڵێساکە دووکەڵێکی ڕەش دەبینە موشەکەکانی رووسیا بوو دابووی بە دەستگای وزەدا کە تەنها 10 کیلۆمەتر لە کڵێساکەەوە دوور بوو. گروپی خۆبەخشی سالیۆگلیڤ نایتس لە سای 2014دا دەستیان بە یارمەتیدانی هێزە چەکدارەکانی ئۆکرانیا کردووە لە ڕووی دابینکردنی دووربینی حراری و وێزگەی کەش و هەوا و فڕۆکەی بێفڕۆکەوان و هەندێک جار نادنی ئۆتۆمبیلیش بۆ بەرەکانی پێشەوەی شار. لە ڕابردوو یەکەم ئەزمموی لە سای 1990دا بووە کاتێ چادرگە و کیسەخەویان بۆ خوێندکارانی ناڕازی کیف دابین کردووە لە سەردەمی سۆڤێتدا کە ئێستا ئەو شوێنە بە گۆڕەپانی سربەخۆیی ناستاوە. ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان هانی شوێنکەوتەکانی دەدات کا کۆمەک بۆ چاکردنەوەی دووربینێکی وێنەگرتنی شەو کۆبکەنەوە. کاتێک سەربازەکان لە کاتژمێر 5 بەیانیدا پەیوەندیت پێوە دەکەن و دەڵێن دەزانی ویستیان لە شەودا دزە بکەنە نێومانەوە و پێمانزانی ئەگەر ئەوە نەبووایە هەر 12مان کوژرا بووین لەبەرەوەی لەوە دەگەیت کە هەوڵەکانمان لە جێی خۆیەتی. لە کیسەخەوەوە بۆ ئامێری وێنەگرتنی حراری هەرچیەکی دی پێویست بێت سالیوک دەڵێت کار دەکەم بۆ گەیاندنی بە جەنگاوەرە ئۆکرانیەکانی هێڵی پێشەوەی شەڕەکە تاوکو ئەو جەنگە بەردەوام بێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی ئۆمێلیا ناشچادڵیاک لە شاری لڤیڤ لە ئۆکرانیاوە. لە گۆڕە ژمارن وەزارەتا کشتتوکاڵ یا هەرێما کوردستانە عێراقی ئەو هێکن کول کوردستانی بەرهەم تێنە بەرهەم ئینان ژێ داخوازە خەڵکی زیدەتر دبن و نیڤک جوان یعنی 5 جوان ژووی بەرهەمی هێکا لە دەڤەرین دیەن عێراقێتێن فرۆتن. راپۆرتە فەرحان هەورامانی. لە هەرێمی کوردستاندا 33 پرۆژەی بەرهەمێنانی هێلکە هەن کە توانای بەرهەمێنانی ڕۆژانەیان 14,000 کارتۆنە. ئەمە لە کاتێکدایە پێویستی ناوخۆ 7,000 کارتۆنە ڕۆژانە. ئێرە کێڵگەی پەلەوەری سیروانە لە هەڵەبجە لە ڕۆژێکدا نزیکەی 100,000 هێلکە بەرهەم دێنێت کە پرۆژەکەی هێشتا لە قۆناغی سەرەتادایە. ئێمە بۆ ماوەی 2 ساڵە و بەردەوامیش لەم پرۆژەیەکەین ئەوە بۆ ماوەی مانگیەکە دەستمان کردو بە ئینتاج بەرهەمێنان. لە ماوەیە مانگەیە ئێمە ڕۆژانە نزیکی 100,000 هێلکەمانە بێت
بۆ بازاڕەکانی کوردستان ئێستا لە سەدادەی پرۆژەکەمان کۆتۆتە کار هەردوو مانگجاری لە سەدادەی ترەکەوێتە بەرهەمێنان. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئاماژە بەوە دەکەن بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان لە 150 لە پێویستی ناوخۆ زیاترە. ساڵانە 990 میلیۆن و 700 هزار هێلکە هەناردەی دەرەوە دەکرێت. بەپێی ئەو ئامارانەی لە بەردەستایە خۆشبەختانە هەرێمی کوردستان گەشتۆتە ئاستێک لە ئیکتیفای ذاتی یا لە ئیکتیفای ناوخۆیی هەرێمی کوردستان بەرهەمی هێلکە زیاترە و بەشێک لەو بەرهەمە هەناردەی شارەکانی تری عێراق ئەکرێت. پێداویستی کەڵگە پەلەوەریەکان لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرێت. ئاوکات پێداویستە سوتەمەنیەکانیش خۆیان دابینی دەکەن. ئەمە ژوای کردووە نرخی هێلکە جێگیر نەبێت. نرخی هێلکە وەک بۆرسەی عالەمیە. نرخی هێلکە با بڵێن ئێمە هێلکە نەتیجەکەیە کە دەرەچێت دوا بەرهەمە. پێش ئەوە چەند هۆکارێک هەیە کە ئەچێت ئەوەی کە هێلکەکە دروستکە. یەکەمیان کە لە سایە هەشتای با بڵێن مەصرفی هێلکەکەیە کۆستی هێلکەکەیە علەفە ئالیکە. ئێستا حالیان ئالیک لە سای 25 بۆ 30 چۆتە سەر لەم دەقەیە باشە بە دۆلار کە بیکەی بە دینار کە هێلکە بە دینار ئەفرۆشرێت لە سای 20 تریشی بۆ ئیزافە بکە و ئەمە وەکو کارگەیشی تر نیت کە بتوانین ئینتاج ڕاگرین مریشکە و هێلکەکە هەر ئەکات هەر ئەبێ ئالیکەکەی پێبێن ناتوانین ئینتاجکەم بکەینەوە لەگەڵ ئەوە بۆیە ئێستا حالیان ئەم دەقەیە فەرقێک چۆتە سەر کارتۆنێک هێلکە یعنی لە چاو مانگێک لەمەوە پێشە هەموو تەبەقێکەکە 500 دیناری چۆتە سەر. بەپێی ئامارەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ئێستا وزەی بەرهەمێنانی هێلکە 2 ملیار و 918 میلیۆن و 577 هزار و 100 هێلکەیە. ڕۆژانە و لە هەرێمی کوردستاندا 2 ملیۆن و 520 هزار هێلکە لە پێویستی ناوخۆ زیاترە و بەشێکی ئاراستەی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لە پەرستگەها لاڵش دارەکە پیرۆسە دەبێژنێ داران مرازە دەمێک و ئێزدی سەردانا لاڵشە دیکن دەچن جەمووی داری دوعاین خوا دکن و مرازین خوا ji Xwedê dixwazin ji wî cihî peyanê dengê Amerîka Kawa Umer Efraport amade kiriye. Dara miraza dikevîte pirzgeha lalişa Nûranî. Ev dare gelekiya kevnar û her êzdiyekê seredana laliş biketin pêdiviye li ser vê darê lava biketin û di gelda perokekî biçeqê darê ve girê detin û dara miraza ji corê dare beroyê ye. ber lalişêne ev dara miraza ye hecî tiştekî dilê wî debêt tê xwara ew dike tê dixwazê و ئیشەلە هەچی تشتێکی خۆخواست هەموو لێ دەبەیە کرد وەرەکی گەلێکی خۆشە وەکەم شعورێم وەکی ئەمیاتامێ پەیوام وەکی حەقەقی کە ساتم هەکەم دواژی نەکردن وەکی کە هەموو دلێم دەهاتەوە کردن گەلێک زلامت بەلا لە شاخۆ مرتاحت وەکی مالەکە زلامە مال و کەسوکارێت مە وڵاتیمە ئیشەڵا ڕیپاراسی بێت هاتمە vêrek و ئەسنەفسیان ناکۆ مرتاحم توزانی هەر کەس و بچێت بۆ وی جێ باوەری پێی تو بڕێکا ئەو جێتە باوەری پێی بڕێکاوی تو بگەهە نیەتەکە سافی مرازێتە حاصل بن نفسیەتا تا ئارام بتن ئەش بەرڤێکی هاتی Dê ayînê êzdiyan da nebtinê dara mirazaya pîroz e giş dar û siruşt pîrozin ewan baweriyeka mezin bi keskatî û rojê û avê û axê heye demê beramber vê darê rawestîtin ew du'a biketin û bêguman zorbey ew kesên têne cemdara miraza ew lava dikin vegerne şengalê û êmnahî û pêkvejiyan vegerît. یا خودێ تفێ دنیای خۆشکایی تو خەلکێ دووری بەلایەکەی تایبەت خەلکێ مێ شنگارێ بزەفرتە مالا خۆ ئێزیش بلە چەکت تەنابێن بەس لەوما وەختی تێنە لالیشێ بەخۆ گەلک داخوازا دەکەن گەلک مرازەینە ئەیکشوانجی ئەف دارا مرازایە وەختێک بێتە وێ دەرێ بێتە ویجیە پیرۆز بێتە لالیشێ بڕاستی هەموو تلاشی پیرۆزە ئاواوێ پیرۆزە ئاخاوێ باوێ و دارێتوێ ئەف دارەژی دارە مرازە دارەکە پیرۆزە Girêdana parçeka perokî bi çeqê darê ve li gelek mezargeh û nîşanên êzdiyan ev diyar de heye ku darekêt helbijêrin û pîroz zanin umêd û xweziyên xwe li cem wê darê dikene du'a ji bo Xwedê lê dara miraza wekû pîroztirîn dar
هێتە هەژمارتن. کاوە عمەردەنگی ئەمریکا پرزدیەها لالش. بهیویا کو هیوی داخوازن و گلی تماشاوان کرد کنکشن بجه ورن ام نها خاطرش دوت خوازن حتی برنامه صبحی دیگه این ایک جاره کردی او داخل شموی و توایا کارمندین بشی کردی دنگ امریکا هیویا خوشی و شادی جورا دیکنو خدا حافظ.